دەفەرمێت پرسیار لە مەلایکەتەکانی دەکات کە دەیانێرێت بۆ ڕوحکێشانی مناڵی باوکێک کە دەگەڕێنەوە لای دوای ڕوحکێشانی دەفەرمێ هل قبضتم ثمرة فؤاد عبدي ڕوحی جگەرگۆشەی عەبدەکەی منتان کێشا مناڵی ئەو عەبدەی منتان ڕوحتان کێشا دەڵێن بەلا یا ڕەب بەڵێ ئەی پەروەردگار ڕوحیمان کێشا مناڵەکەی گەڕایەوە لای تۆ فەرمێ فماذا قال عبدي ئەو عەبدەی من چی کرد چی وت کاتێک کە بینی مناڵەکەی مرد موقفی چی بوو هەڵوێستی چی بوو مەلایکەتەکان دەفەرمون ئەی پەروەردگار حەمیدەکە ڕەبی واسترجع استرجع يعني إنا لله وإنا إليه راجعون أو من على خوا پیدا بووم موچی خوا بوو بۆ لای خۆشی بردیەوە دەگەڕینەوە هەمومان وحەمیدەک وەسپاسی کردی ئەی پەروەردگار پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ ابنوا له بيت الحمد ابنوا له قصرا في الجنة وسموه بيت الحمد دەی ماڵێک کۆشکێکی بۆ لە بەهەشت دروستکەن بۆ ئەو عەبدەی من کە تەنها یەک مناڵی مردوتەوە کۆشکێکی لە بەهەشت بۆ دروستکەن و ناوی بنێن کۆشکی سوپاسگوزاری یعنی ئەو عەبدەی من مناڵەکەیشم بردەوە ئێستا سوپاسم دەکا ناوی بنێن بەیت الحەمد ئەمە لەسەر مناڵێک کە خوای گەورە دەخۆی پێداویت و دەیباتەوە کە بزانێ عەبدەکەی سەبر دەگرێت و سوپاسی خوا دەکا و دەڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون کەواتە زەرەری نەکرد بۆ زەرەری نەکرد ئەو مناڵە هەر دەبوو بمرێت ئێستا یا بە گەنجی یا بە پیری کە گەڕاندیەوە لای خۆی خوای پەروەردگار ئێمە شەر دەگەڕێینەوە بەڵام پاداشتی مناڵ وەرگرتنەوەکەی چییە مناڵەکە بۆ بەهەشتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کۆمەڵێک حادیسەمان بۆ دەکات کە هەمووی بە شەهیدی حسابە یەکێک لەوانە ئەلهەدم شەهیدون ئەلمەهدوم ئەوەی کە ماڵی بەسەردا دەڕوخێت ئەوە بە شەهید حسابە لای خوای پەروەردگار ئەوانەی کە مردن شەهیدن ئینشاءالله بە بەڵگەی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بەهەشتن کەواتە ئەوان زەرەریان نەکرد بەخوا بەس ئێمەین مرۆڤین یعنی دڵمان تەحمل ناکە و پەرۆشمانە ئەی بەڵام لە بەرامبەردا چی بۆ ئێمە هەیە بۆ کەسوکاری ئەو شەهیدانە هەیە کە ڕۆیشتن ئەگەر سوپاسی خوای گەورە بکەن ئەو کۆشکەی بەهەشتیان هەیە کۆشکی حەمد سوپاسگوزاری لە بەهەشتدا چێوەمان پێ دەفەرمێ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لەلایەن ئەو خالقی ئەرز و ئاسمانەوە نێردراوە ئەو پێمان دەفەرمێ لە فەرمودەیەکی تردا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مزگەوت یەکێ لە سەحابیەکان ڕەزای خۆی گەورەیان لەبێ دایمەن مناڵێکی بچووکی لەگەڵ بوو بۆ ناو مزگەوتیش دەهات بۆ مەجلیسی پێغەمبەر دەهات عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک ماوەیەک سەحابیەکە دیار نییە لە مزگەوت لە مەجلیسی پێغەمبەر دیار نییە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر سەڵات وسەلامی خوای لەسەر بێ فەرمی ما بال فلان فلانە کەس چیەتی بۆ نایبینین دیار نییە ئێستا ماوەیەکە وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یادتە مناڵێکی لەگەڵ بوو بەردەوام زۆری خۆش دەویست ئێبجار زۆر خۆشی دەویستین بەڵێ ئەی چۆن وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو مناڵەی مرد ئێستا ئەوەندە پەرۆشیەتی ناتوانێت لە ماڵ بچێتە دەرەوە فەرمی هەرسن با بچین بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ هاوڵان هاتن بۆ لای ئەو سەحابیە بەڕێزە چی پێ فەرموو ئەوەی کە پێی فەرموو ئێستا من بە ئێوەی بەڕێزی دەڵێم کاکە بەختیار کاکە حاجی عەبدوڵڵا هەموو بەڕێزان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کامیان خۆشترە بۆ تۆ کە تۆ ئیمانداری و باوەڕت بە مردن و زیندووبوونەوە بەهەشت و جەهەنەم هەیە کامیان بەلاتەوە گرنگترە مناڵەکەت ما بایە و خوا بزانێ چی لێ دەردەچوو یان ڕۆژی قیامەت لە دەرگای بەهەشت چاوەڕێت دەکات دەستی تۆ بگرێ و لەگەڵ خۆی بدبا بۆ بەهەشت فەرمووڵە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوە بێگومان ئەوەم پێ خۆشترە فەرمی دەی ئەوەیە بەڵام غەیب پشت پەردەی ئێمە نایبینین کە نایبینین پەروەردگار هەر داوامان لێ دەکات سەبر بگرن ئارام بگرن إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەوانەی سەبر دەگرن پاداشتەکەیان بێ هەژمارە بێ حسابە سەبر بگرن بەس ئێمە چونکە ئەو دی و پەردە نابینین عالەمی غەیب نابینین نازانین پەروەردگار چی بۆ داناوین بێتاقەت دەبین خەفەت دەخۆین ئارام ناگرین بەڵام کە ئەم ئاەت و حەدیسانە کە لەلایەن خوای پەروەردگارەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینسانی ئیماندار بیری لێ بکاتەوە سێبوری بەدڵی دادێت ئارام دەگرێت ڕازی دەبێت دەی تەواو ئەی پەروەردگار من ڕازیم خۆت دابوت خۆشت برتەوە و خۆت اختیارت کرد چۆن بچێتەوە کەواتە من ڕازیم بە هەموو کارێکی تۆ ئەی پەروەردگار بۆچی چونکە ئەوە پاداشتی ئیماندارە کە ڕازیە و تەسلیمی بڕیاری خوایە لە دنیا زەرەر ناکە ئینشاء الله و لە قیامەتیش زەرەر ناکە ئینشاء الله تعالی خوای گەورە بەهەشتی بۆ داناوە بەڵام هەندێک کەسەیە براکەم کە ئیمانی نییە
لە بەرامبەر مصیبەت خۆی ناگرێت چکە ئینسان ئیمانی بە قیامەت نەبێ و زیندووبوونەوە نەبێ و ئەو هەموو مژدە خۆشانەی لە ئاەت و حەدیث داهاتووە تۆ باوەڕت بە هیچی نەبێ چۆن دڵ ناتەقێ مناڵەکەم ڕۆی هەر بیرێک مناڵەکەم ڕۆی نەما خەریکە دڵت ئەتەقێ خەریکە خۆت تووشی انتحار دەبی کە ئاوا بیرکەیتەوە بێ ئیمانانە بەڵام وەرە ئیماندارانە بیر لە قەزیەکە بکەوە من و تۆ ئیمانمان هەیە یەقینمان هەیە ئەوەی کە خوا فەرموویەتی تەواوە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی تەواوە الذي خلق الموت والحياة ليبلوكم خواهي گەورە مردن و ژیانی دانا بۆی تاقیمان بکاتەوە بەخوا هەمووی تاقیکردنەوەی براکانم هەر یەکەی بە شێوازێک دەڕوا ئەو ڕۆژەش بە کاک حاجی مەزەرم وتی کاک حاجی بەڕێز دوو جۆر مردن هەیە مردنێک هەیە کە ئینسان دەمرێ خەڵک لعنەتی بۆ دەنێرێ مردنێک هەیە کە دەمرێ خەڵک هەر ڕەحمەتی بۆ دەنێرێ دوای مردنی خۆشی خەڵک بەردەوام دوعای ڕەحمەت دوعای خێر و بەرەکات دوعای لێخۆش بوون کەواتە گرنگە بەڕاستی ئینسانی موسڵمان دڵی خۆش بێت بە شێوازە مردنێک کە لە دوای مردنەکەی خۆی بەردەوام هەموو خەڵک بە فەرۆشە بۆی هەموو خەڵک دوعای خێری بۆ دەکا هەموو خەڵک هاوسۆزە لەگەڵی الحەمدولله بۆی براکانم ئەوەی ئێوە مصیبەتێکی گەورە بوو واللهی مصیبەتی هەموو ملەتی کورد بوو نەکەری ئێوە بێ بۆ خۆشتان چاک دەزان هەمووی هاوسۆزە هاوخەمە دڵی خەریکە چی بکا لە داخە بەڵام الحەمدولله مادام بڕیاری ڕەب العالەمینە بە ئیزنی خوای گەورە بۆ قیامەتیان قازانجە و بە شەهید خوای گەورە بردنیەوە بۆ کەس و کاریان کە سەبر بگرن پەروەردگار دەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب خوای گەورە پاداشتی بۆ ئامادە کردوون إن شاء الله و ئەخیر شتیش کە لە خزمەتتانە بێڵێم ئێمە هەمومان باوەڕمان بەوە هەیە کە قیامەتێک تیا یەکتر دەبینینەوە ئەگەر بزانین ژیان تەنها دنیای ئەوەی مرد ڕۆی کۆتایی هات وەڵا قورسە زۆر ناڕەحەتە ژیان کەوا بێ بەڵام ئێمەی ئیماندار باوەڕمان بە ڕۆژێکی تر هەیە یوم الآخر تیایدا زیندوو دەبینەوە یەکتر دەبینینەوە خۆشەویستەکانمان کەسەکانمان بە یەک شاد دەبینەوە إن شاء الله خوای گەورە لە پلەی بەرزی باش شادتان کاتەوە بە یەکتر براکەم هەمومان لە فردەوس العلا کۆمان کاتەوە یا ربی سەبر و ئارامی و ڕەزابوون و سپاسگوزاری بە هەموو لایەکتان ببەخشێ یا ربی ئەخیری بەڵام مصیبەت بێ و خوای گەورە لە هەمومان خۆش بێ والحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم براکانم خوا سەلامەتتان کرد